پێشتر لێبوردەتر بوون باشتر بوون هەندێک شت وەکوەوە تۆڵێ من خەڵکێکی زانستی نیم وا تەدویقیکەم بەڵام بە پێ هەندێک سەرچاوە ئەڵێن ئەو شوێنانەی کە فێنک و ساردە عقلەتیشیان مێشکیان ساردە زۆر تووڕە نابن من پێم وایە لە دێر زەمانەوە ئەم سنوورانە سنووری هەورامان و بەعام دینێک سەرپەرشتی کردوون زەردەشتی بووە ئاور و مازداخوای خواوەندی یاشتی ئەمە دەوری هەبووە یا دوایی هاتووە ینی ئێمە خۆمان نەڵێن لەگەڵ هەر کەسێکیژە تەنانەت کێشەیە تێکەوی کەوتیان هێڵی کە ئەکە تەواوە وەکوەوە بڵێ سڵح کراوە تەواو ئەم سنووری ئێمەش لە پێشتر ئێمە شوێنێک بووە مەدرسەی دینی تیا بووە هەموو کاتێکیش هەموو خەڵک جەماوەەر زیاتر گوێ بۆ مەلا بێ شێخ بێ بە حسابیەوەی خەڵکێکی متەدەینە خەڵکی کورزە دەور و تەیسیری هەبووە پێشتر ئێمە خانەقاکان دەوری سەرەکیان هەبووە بۆ نمونە ئەم شوێنەی لا ئێمە قەرەباڵغترین شوێن بووە سەیری شاکر فەتاح بکە لە 1930 هاتووە بۆ ئێرە وەسفی ئێرەکە ئەڵێ لێرە 300 ماڵ بووە تقریبەن ئەو وەختە لە دوای سلێمانی و هەڵەبجە خوێندنی تێهاتووە خوێندنیش پێش ئەویش مەدرسە هەبووە لە خانەقاکان بۆ نمونە ئەگەر شتێک کێشەیەک ڕوویدا ئێمە خانەقاکە لە خوارەوە یاگەچوونەوە تەسویرێکی بکەن قەتڵیش بوو بێ هەر کێشەیەک بوو بێ هەرکەس چوو بێتە خانەقاکە ئیتر جورئەتیان نەکردووە بچن بە شوێنە و ئەوانیش مەزدەرێکی باش بوون بۆ ئەوە نەک دەوری ئەوەیان بینی بێت دەوری ئاشتەوایی و علم و معریفە و ئەمەیان بینیوە زۆر نەکەوینە وەسفی خانەقا بڵێن کابرا شێخەیە من شێخی ژنیم بەڵام وەختی خۆشی تەنانەت ئەم سنوورەی ئێمە هەر بەعام خەڵک فەقیر و قەت کەس ژووری میوانی نەبووە